یا ڕەبی خوایە ئەوەی لەسەر قوت و ژیانی ئەو خەڵکە خۆی قەڵەو دەکا، یا ڕەبی خوایە لەشی بە نەخۆشیدا بڕزێ، یا ڕەبی خوایە نەوەی نەحەسێتەوە، یا ڕەبی خوایە حەقی ئەم فەقیر و هەژار و مەزلومە لەو کار بەدەستە نەعەدالەتانە بکەیەوە. کار بەدەست تۆ عادل بە، دوعاکانی من بۆ تۆ نییە، تۆ عادل بە و لە وتاری من مەترسە، خوا پشتیوانیت دەکا، بەڵام بەخوا دوعای مەزلوم لێت دەدا. یا ڕەبی خوای ئیمامی عادلمان بۆ بنێری، یا ڕەبی خوای حکمی خوای پەروەردگار و شەریعەتەکەی لەم کوردستانەدا حاکم بێ بەوەی هەمومان بحەسێنەوە. یا الله یا الله یا الله شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، خوا دڵ بە خەمەکانمان دڵخۆش بکەی، خوا دەرگایەکی خێر لەم فەقیر و هەژارە بکەیتەوە، خوا بازار و کار و کەسابەتی حەڵاڵ خۆران، دوکاندارە حەڵاڵ خۆرەکان ئەوانەی چاویان لە پارویەک نانی حەڵاڵە، خوا دەرگای ڕزق و ڕۆزی لە تەواوی میلەت بکەیەوە، دەرگای کار و کەسابەت لەم میلەتی کوردی موسڵمانە بکەیەوە. یا ئەرحەم الراحیمین بە نەعەدالەتی ئەمانەمان لەگەڵ نەکەی، ئەم ئەزموونی کوردستانە، ئەم بەرزی ئاڵای کوردستانە خوێنی زۆری پێبەخشرا، تۆ دەرگای ڕەحمەتت لێ کردوینەوە، خوا ژێردەستی عێراقمان نەکەیتەوە، ژێردەستی فارس و تورک و عەرەبمان نەکەیتەوە. یا ئەڵڵا ڕەحم بە براو خوشکەکانی تریشمان بکەی لە پارچەکانی کوردستان، هەمومان ڕوو لە تۆ بین، ئەگەر ڕوو لە تۆ بین خوا لەگەڵ تۆ ڕاست بکەین، دڵنیام دەرگای ڕەحمەتی خۆت لێ کردوینەوە زیاتری دەکەی، خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان زیاتر لێ بکەیتەوە. آمین 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 والحمد لله رب العالمين.